سڵاوتان لێبێت حەزم کرد لە ڕێگەی ڤیدیۆ لەسەر بابەتێک ئاگادارتان کەمەوە. بێگومان هەمووتان FIB ئەزانن و کەم تا زۆر بەکارتان هێناوە. FIB بانکێکی دیجیتاڵیە یا ئەلکترۆنیە کە ئەتوانین لە ڕێگەیەوە ئیشی کردن و فڕۆشتنی پێ بکەین، ئیشی ئۆنلاینی پێ بکەین، ئیشی حواڵەکردنی پارە و کۆمەڵە شتی تر کە سیستمێکی باشە بەڕاستی. بەڵام بەداخەوە ماوەیەکە کۆمەڵە کەس و گروپ و کۆمپانیاومانە کە لە دەرەوەی وڵات بنیان لە ناوخۆی عێراق بن، ئەوە گرنگ نییە. ئەوەی کە گرنگە ئەم گروپ و کۆمپانیانە هەستاون بە دانانی چەند پیج و ئەکاونتێک لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، بە تایبەتی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەوە لە واتساپ چەند هێرشێکیان دەست پێ کردووە. ئەم هێرشانە ئەتوانین ناوی بنین هێرشی فیشینگ، ڕاوکردن، هەڵەسن بە ڕاوکردنی و کەسانی کە حساب بانقی FIBیان هەیە. چۆن داوا لە ئەو کەساکەن یا ئەو نێچیرە ئەو کەسە ئەو قوربانی کە دیاریان کردووە، داوای لێکن کە بە ناوی نوێکردنەوەی کارتەکەیان، ڤیزا کارتەکەیان بێ یان حساب بانقیەکەیان بێ، داوای ئەوان لێکن کە ڤیزا کارتەکەیان بۆ بنێرن یان زانیاری لەسەر حساب بانقیەکەیان بۆ بنێرن. ئەم کەسەش ئەنە هیچ چارەیەکی نییە بڕوای پێکە. ئێستا چەند کەیسێک بەڕاستی لەبەردەستمایە کە ئەم حاڵەتیان بەسەر هاتووە، ڕاستەخۆ زانیاری خۆیان بۆ ناردووە بۆ ئەم گروپ و کۆمپانیانە. ئەمانش هاتوون هەستاون بە شێوەیەکی زیرەکیانە، زۆر زیرەکیانە هاتوون ئەم کارت و ئەم پارەی کە لەسەر ئەم کارتەیان بووە لە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی ستۆرەکانی خۆیانن و کام ستۆرانەژەر خۆیان دروستیان کردووە، هەستاون بەکردنی چەند کەلوپەلێکی ئەلکترۆنی کە ئەم ستۆرانە لە دەرەوە ئەم ستۆرانە بەنمونە لە میسرا، لە لوبنانە، لە دوبەیە. ئەگەر حساب بانقیەکەی من 500,000 تیا بوو، بێمان هاتوون کامل 500,000ەکەیان سەرف کردووە یاویانە بە شتێک لەو بازار ئەلکترۆنیانە، واتە ڕاستەخۆ پارەکەیان سەحب کردووە بۆ خۆیان. دواتر لە ڕێگەی کۆمەڵی وەسیلەوە پارەکەیان، ئەو پارەی کە سەرف کراوە لە ستۆرەکانە ئەیکەنەوە بە کاش بۆ خۆیان. لێرە خاڵێکەیە کە زۆر گرنگە، ئێمە تەنها پشت بەو ئەکاونت و یا ئەو پیجە فەرمی و ئەو ڕێگە فەرمیانە ببەستین کە FIB بە نمونە هەیەی و لەسەر FIBش پێویستە کە پۆینتێکەیە زۆر زۆر احتیمامی پێ بە بەڕاستی کە لایەنی سکیوریتیە. ئەویش ئەوەیە کە کاتێک من کارتی کەسێک بەکارهێنم یان بە نمونە کارتی خۆم بەکارهێنم، ڤیزا کارتی خۆم، لە کاتی کڕین لەسەر ئەنتەرنێت ئۆنلاین یان هەر شتێک بمەوێت کارتەکە ئانی پێش ئەوەی ترانزەکشنەکە ڕووبدا پارەکە ڕابکێشێ، پێویستە کۆدێکی دڵنیایی بێتەوە بۆ خاوەنی کارتەکە، واتە تا ئەم کۆدە دڵنیاییە لە سیستمەکە داخڵ نەکات ئەو پارەیە سەحب نەکرێت. بەڕاستی ئەم پۆینتە زۆر زۆر گرنگە FIB احتیمامی پێ بە، چکە ئێستاوانی ئێستا هەر کەسێ ڤیزا کارتی پێوێ بەبێ تو فاکتۆر بەبێ کۆدی پشڕاستکردنەوە ئەتوانێت ئیشی خۆی پێ بکات و هەر پارە سەرفکردنێک بێ هەن کڕینێک بێ ئەنجامی بدە. بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە ئاگاداری ئەوە بین کە هەر کەسێک بە ناوی FIBەوە یان بە هەر ناوێکی جۆرا و جۆرەوە پەیوەندی پێوە کردینی، داوای ئەوەی لەکردین کە زانیاری کارتەکەی بۆ بنێرین یان زانیاری حساب بانقیەکەی بۆ بنێرین، ئێمە ڕێگەی پێنەین و ڕاستەخۆ ینی لانی کەم ڕایش بە کەسێکی شارەزا بکەن یان ڕاستەخۆ هانا بۆ کەسێکی تر برن یان هەر جوابی ئەو کەسە نەدرێتەوە بەڕاستی، چکە کە لە مەسەلەی ئەلکترۆنی دیجیتاڵیە کە بابەتەکە ڕوویە، حەدەسەکە ڕوویە، بەڕاستی لە دوای ئەوە ئیشەکە زۆر ئاڵۆزە بێ، بە تایبەتی ئەم مەسەلەی کارت و بانقە دیجیتاڵی ئەمانە، چکە بە لەحزەیە کە ترانزەکشنەکە ڕوویە پارەکە ڕاستەخۆ ئەڕوا و بە هیچ جۆرە گەڕانەوەی نییە، بەدەستی خۆمان ئەو کارەمان کردووە و ناشبێت لە گلەی هیچ کەسێ بکەین. حەزم کرد ئاگاداری ئەو بابەتە بین تا ئەتوانین هۆشیار بین و چاوکراوە بین. بەڕاستی هەر کەسێک لە ڕێگەی تەلێگرام بێ، فەیسبوک بێیان، واتساپ بێیان، هەر وەسیلەیەکی تر بێ پەیوەندی پێوە کردین و داوای زانیاری سەر کارتەکەی کرد یا داوای کە حساب بانقیەکەمان تازە بکەینەوە، جوابی نەینەوە و ڕێگەیەکی تر بگرینە بەر، چکە هیچ بانقێک و هیچ کۆمپانیا و هیچ شوێنێک بەڕاستی پەیوەندی بە بەکارهێنەری خۆیەوە ناکە، بە کڕیاری خۆیەوە ناکە بڵێت ئەوەرن سیستمەکە نوێ بکەرەوە. ئەوەیان لەسەر خودی بەکارهێنەرەکەی کە بە دوایە بچێ بزانەکەی سیستمەکەی لە ئیشەکەوێنکەی حساب بانقیەکەی تەواوە بێ یان گۆڕانکاریەکە بەسەردێ. ڕێزم هەیە بۆ هەموو لایەک. زۆر سپاس.